لەلایەن حکوومەتی یۆنانەوە پێشنیارێکی نوێ هەنگاوێکی نوێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەنجام دەدرێت و دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەویش ئەو کەسانی کە خوازیارانی دەیانەوێت ناوەی ماستەر بەدەست بهێنن لە خوێنی باڵا بەدەست بهێنن دەتوانن لە یۆنان وەک هەر وڵاتێکی دیکە کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو پەیوەندیان هەیە و گرێبەستیان هەیە دەتوانن لە یۆنان درێژە بە خوێندن بدەن و پێشکەشی بکەن لەسەر ڕێکارەکانی و کێ دەگرێتەوە تێچووەکەی بەگشتی لەگەڵ بەڕێز دکتۆر ستافرۆس کریمیس کە بەڕێزیان کۆنسڵی گشتی یۆنان ڕاستەوخۆ لە هەولێرەوە ئەویش بە هەمان شێوە میوانمانە گفتوگوی بابەتەکەی لەگەڵ دەکەم. جنابی دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەر لە هەموو شتێک داوای لەبوردن دەکەم کە درەنگ هاتمە لای جەنابەت و پێش لە گفتوگۆکانیشمان سەبارەت بە خوێندن ماوەیەکە سوورە و کارکتەری جنابتان لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی باش دەبینرێت لە نێو کۆبوونەوەکانە لە نێو حیزبە سیاسیەکان و حکوومەتیش بە هەمان شێوە ئەمێ بزانم پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها یۆنان لە ئێستادا چۆنە لە هەموو ئاست و بوارە جۆراوجۆرەکاندا. سەرەتا من زۆر سپاس دەکەم بۆ ئەم هەلەکە بتوانم لێرەدەوە قسە بکەم سپاس بۆ کورسات و بۆ بینەرەکانی کە بتوانم لێرە بم. من دەمەوێت لە ئێستادا باسی لەوە بکەم سەبارە بۆ من زۆر خۆشحاڵم کە هاتووم لە یۆنانەوە لێرەدا وەکو کۆنسۆڵی یۆنان لێرەدا کار دەکەم و کە بتوانین هەلی کاری زیاتر بە تایبەتی لە ڕووی خوێندنەوە بدەینە ئەم هەرێمەی کە پەیوەندیەکی باشمان لە هەیە و لە یەکەم ڕۆژی کارکردنەوە لێرەدا هەوڵم داوە کە پەیوەندیەکی باش دروست بکەین لە نێوان یۆنان و لە نێوان هەرێمی کوردستاندا و هەوڵ چەند هەفتەیەک دەتوانم هەفتەیەکی ڕابردوو باسی لەوە بکەم باس لەو کارە بکەم کە ئێمە هەوڵماندا لە ڕێگای زانکۆکانەوە بتوانین پەیوەندیەکانمان زیاتر باشتر بکەین و فراوانتری بکەین و کاری زیاتر بکەین بەیەکەوە کە ڕێگا بدرن بۆ کەسانی کە دەیانوێت خوێندن بکەن کارەکانی خوێندنیان زیاتر بکەن و ماستەر و ئەو بەرنامانەی ترکە لە نێوان ئەو پاکێجەدا هەیە کە بتوانین خوێندنەکانیان لە یۆنان درێژەی پێ بدەن و لە ئێستادا لە 125 زانکۆی یۆنانی خوێندکارانی هەرێمی کوردستان بتوانن تەقدیمات بکەن و لەوێ درێژە بە خوێندنەکانیان بدەن. باش مەرجەکان بۆ خوازیارانی دەیانەوێت لە یۆنان پێشکەشی بکەن بۆ ماستەر چی دەبن و ماوەکەی چەندی پێدەچێت لە ڕووی مامەڵە و ڕێکارە یاساییەکانەوە دەڵم لە نێوانم دوو وڵات هەیە. ئەو 2000 دەتوانم بڵێ لە ئێستادا پلەی ماستەر کراوەوە بۆ خوێندکاران لە ئێستادا و دەتوانن ئەوانە لە چەند بەشێکی تایبەتی دیاریکراون کە دەتوانن درێژە بە خوێندنەکانیان بدەن و بتوانن بتوانن ماستەرەکانیان تەواو بکەن و یەکێک لەو کارانی کە دەبێ بیکەن یەکی ئەو بەشی تەندروستی کە ئەوە دەتوانم بڵێم زۆرینەی پێدراوە کە دەتوانن لە یۆنان درێژە بە خوێندنەکانیان بدەن لە ماستەردا و هەروەها کە بتوانن لە ڕێگای چەند شوێنێکی تایبەتیەوە هەیە بتوانن تەقدیمی بکەن کە بتوانن شەهادەی یاخود بڕوانامەی نێودەوڵەتی بەدەست بهێنن و هەروەها یەکێتی کە ئێمە دەمانویستمانە کار ئاسانیەکی زۆر بۆ خوێندکارانە بگرن کە دایانەوێت بێنە یۆنان و خوێندنەکانیان درێژەی پێ بدەن. باش بە دیاریکراوی چەند کەس وەردەگرن بۆ ئەم پێشکەشکردنە چەند خوازیار وەردەگرن بۆ خوێندنی ماستەر لە وڵاتەیە لە یۆنان؟
دەتوانم سکۆلەرشیپ لە ئێستادا ئەمیش دەتوانم بڵم بەشێکی ترە کە لە تەنیژ ماستەرەوەش دەتوانێت سکۆلەرشیپیش لە تەنیژ خوێندکارانی ماستەر و ئانیش بتوانن بە هەمان شێوە خوێندن لەو بارەدا بکەن هەل بۆ ئەوانیش ڕەخساوە هەردووکیان بەیەکەوە دەتوانم بڵم نزیکەی زیاتر لە 1000 خوێندکارێ دەبێ و بەپێی ئەمانە مانگەکان بەدابەش کراون و بەپێی ئەو جۆری خوێندنە و کە ڕێگای پێدەدرێت لەو کاتەدا ژمارە خوێندکارەکان دەگرێ دەتوانم بە نزیکی پێت بڵێم نزیکەی 8,000 دەتوانم بڵم 8,000 خوێندکار دەتوانن تا کۆتایی ساڵەکە بتوانن درێژە بە خوێندنەکانیان بدەن و ئەم هەلێک دەبێ بۆ ئەوەی کە بتوانن لێەوە لەو سکۆلەرشیپی کە یۆنان بۆی دابینکردوون بتوانن بچنە شوێنەکانی تریش و درێژە بە خوێندنیان بدەن. باش جەنابی دکتۆر دەزانین کە وڵاتی یۆنانێکێکە لە شوێنە سەرنجڕاکێشەکان لە ڕووی گەشتیاریشەوە بەڵام ئێوە بۆچی یەکەمین هەنگاوەکانتان بۆ پەیوەندیەکانتان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی خوێندنەوە دەست پێ کرد بە دیاریکراوی ئەمەیە بپرسم ئەو زانکۆیانەی کە لە نێو یۆناندا هەن و ئەم خوێندکارانە وەردەگرن تا چەند معتەبرن لەسەر ئاستی جیهان بۆ خوێندن. زۆر سپاس بۆ ئەو پرسیارەت من دەمەوێت بۆت باسکەم بۆ ئێمە لایەنی پەروەردەیەکەیمان هەڵبژاردووە و ڕێگای ماستەر و ئەو شتانەمان هەڵبژاردووە بۆ ئەوەی کە بتوانی یارمەتیدەری عێراقین لە ڕووی سیستەمی پەروەردەییوە زیاتر بەرەو پێشەوە ببدێن بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان کە یەکێکە لە هەرێمە جوانەکان و کە ئەمان دەوێت پەیوەندیەکی باشمان هەبێەوە ئێمە دەتوانین کە بێنە ئێمە خوێندنی خوێندکارانی هەرێمی کوردستان لە یۆنان و یۆنانیش بە هەمان شێوە هەندێنە هەندێک لە زانکۆکانی سلێمانی و هەولێر لەوێدا خوێندنی دەکەن بۆ ئێمە ئاماجمان لەوەیە کە بتوانین ئەزمونونەکانمان لەگەڵ یەکتریدا بگۆڕنەوە بە تایبەتی لەسەر ئاسی زانکۆکەکانە کە بیر و بۆچوونەکانیان بگۆڕنەوە لە ڕووی فەیلسۆفی و ئەو بابەتانی کە بۆ هەردوو وڵات گرنگە کە بتوانن ئەزمموی زیاتر زیاتر لە سروشتەکان تێبگەین و ماستەریش یەکێکە لەو ڕێگایانەی کە دەتوانن لەنێو ئەم دوو وڵاتەدا ئەم کارەی باشتر پێ بکە و ئێمە وەکو ماستەر خوێندنی ماستەر لە یۆناندا ماوەیەکی زۆرەکە لەگەڵ هەرێمی کوردستاندا دەست پێ کردووە کە بتوانێت و هەوڵ دەدەین ئەم هاوکاریان و ئەم پەیوەندیە پانتاییەکی زۆرتر بگرێتەوە کە بتوانین زۆر ڕێژەیەکی زۆرتری خوێندکاران وەربگین و زیاتر گرنگی بە سیستەمی پەروەردە بدەین. باشە بەس من وەڵامی پرسیارەکەم وەرنەگرت لە بەشێکی دیکەی پرسیارەکەمان پرسیم زانکۆکانی یۆنان بە تایبەتی ئەمەی کە ئێستا خوێندکارانی هەرێمی کوردستان وەردەگرن بۆ خوێندنی ماستەر و سکۆلەرشیپ تا چەند دانپێدانراون لەسەر ئاستی نێودەوڵەتی و جیهان. بەتەکیدی ئەو زانکۆیانە ئێمە باسی لە زانکۆی ماستەر و خوێندنی ماستەر لە زانکۆ نێودەوڵەتیەکان دەکەین کە لە ئێستادا 2000 کەس لەوانە لە ئێستادا ماستەر دەخوێنن لە زانکۆکانی یۆناندا بەڵێ ئێمە باز لەوە دەکەین کە لە زانکۆ نێودەوڵەتیەکاندا دەخوێنن. باشە ئەم پێشکەشکردنەکەی دەست پێ دەکات ماوەی کۆتایی هاتن بۆ پێشکەشکردن کە هەر بۆی خوێندکارانی هەرێمی کوردستان زانیاریان هەبێگەر بیانەوێت لە یۆنان ئەم پێشکەشکردنە بۆ ماستەر دەست پێ بکەن.
ئێستا کاتە ڕاستەکەی و لە ئێستادا دەستی پێکردووە و لە ئێستادەوە زانکۆ خوێنکاران دەتوانن لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەو زانکۆی دایانەوێ هەڵیان بژێرن و لێەوە داوای بکەن کە بتوانن درێژە بە ماستەر و خوێندنەکانیان بدەن خوێندن لە ماستەر لە یۆناندا دەتوانم پێ بڵم بەم نزیکانە دەست پێ دەکات بۆیە لە ئێستادا ئەو 2000 کە هەیە و 2000ێکی تریش لە ڕێگا هەیە و ژمارەیەکی زۆریش لە ئێستادا وابزانم بڕیان کردوێتەوە و داوای ئەو تەواوکردنی ماستەریان کردووە ئەمەش هەلێکە بۆ ئەوەی کە بتوانن ئەو کەسانە درێژە بە خوێندنەکانیانەوە و بگەنەوە ئامانجانێکە هەیە بۆیە ئێستا من پێتان دەڵەمە کاتە ڕاستەکەی و ئێمە بە خێراتندا دەگەن خۆشحاڵ دەبین کە لە ئێستادا کارەکانیان دەست پێ بکەن و بتوانن و ئەو خوێنکارانەی ئێستا کە گرنگی بەم بابەتە دەدەن کاتە ڕاستەکەیکە دەست پێ بکەن. باکەمە دوا پرسیار دکتۆر ئەمێ بزانم لە داهاتوودا پلانی وڵاتێکی جوانی وەکو یۆنان چی دەبێت لەگەڵ هەرێمی کوردستانە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی خوێندن و ئاستی سەقافی و ڕۆشنبیریەوە یا هەر بوارێکی دیکەیە کە لە داهاتوودا ئەنجام بدرێت هیچ پلانێکی نوێ هەیە؟ و گەشتیاریش بێکمان. من ئەوەی کە دەیزانم کە لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە میوانمان هەیە کە لە کوردستانەوە دێنە یۆنان و ئێمە لەوێدا بە خێرهاتنیان دەکەینەوە و لە دو ساڵی ڕابردوو تا ئەم کاتە زۆر زیاتر بوو ئەمە ژمانەیە گەشت و گزاریش لە بینەم دوو وڵاتەدا زیاتری کردووە و زیاتر گرنگی بە کللتوری هەردوو لادراوە لە یۆنانیش هەوڵ دەدا کە بتوانێت لەو کللتورەوە بتوانێت زیاتر سوودوە بگرێ من زۆر سپاس بۆ ئێوە دەکەم کە ئەزمموی کوشت و کاڵیەوە توانیمانە زۆر زیاتر ئەزمون وەربگرێن و ژمارەیە سەکتەری تریژەیەەکە دەمانەوێت لە داهاتوودا کە بتوانین پەرەی پێ بدەین لە بێنێوان هەردوو وڵاتە زیاتر بەرەو پێشەوە ببرین بە تایبەتی لە بواری کوشت و کاڵیداوە هەموو ئەو بابەتانەی تر کە نێوان ئەم دوو وڵاتە بەیەکەوە دەوێستە بێتەوە کە گاریگەری لەسەر دارایی هەردوو وڵات دەبێت و پەیوەندی نێوان هەردوو وڵات زۆر باشتر دەکات. بەڕێز دکتۆر ستاڤرۆس کریمیس کە بەڕێزیان کۆنسوڵی گشتی یۆنان لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونیت.